و شاعرانی ڕۆژهەڵات پێش کۆمار جلال مەلکشا لە ساڵی 1950 لە گوندی مەلکشای شار دەوروبەری شاری سنە لەدایک بوو تا بڕوانامەی شەشی ئەعدادی لە شاری سنە خوێندی و دوایش نەیتوانێت درێژە بە خوێندن بدات. ماوەیەک لە شاری شیراز نیشەجێ بێت لەوێت کاری ئەدەبی دەست پێ ئەکات. بەهۆی ئاسبەرزی و بەهۆی ئەوەی کە کارەکانی کارێکی ناوازە بوون بە تایبەت ئەو شێعرانەی کە بە زمانی فارسی نووسی بووی، جەلال مەلکشا بە 5-6 شێعرەوە دەبێتە ئەندامی کانونی نووسەرانی ئێران. ئەمە لە کاتێکدا کە خودی فارسەکان لە ئێرانە ئەبێ بە چەندین کتێب و بە چەندین بەرهەمویان هەبێت تا بتوانن ببنە ئەندامی کانون نووسەران، بەڵام جەلالی مەلکشا بە 5-6 شێعری چاپکراونا و گۆڤارەکانی ئێرانە ئەبێتە ئەندامی کانونی نووسەران. کارەکانی ئەوە ئاستی بەرزەبێ بە نسبەتی شاعرانی تری فارسەوە لە دیدارێکە کە لەگەڵ ئەحمەدی شاملوو ئەیبێت. ئەحمەدی شاملوو پێی دەڵێت جەلال مەلکشا یەکێک لە سەرمایەکانی داهاتووی شێعری فارسیە و ئەکرێ پشتی پێ ببەستی. بەڵام دوای شۆڕشی 1970 ئێران جەلالی مەلکشا بەهۆی ئاشنابوونی بە مەسایلی سیاسی و بەهۆی ئاشنابوونی بەسەر مەسەلەی کێشەی کوێر و هەرچەند پێشەیش ئاشنایی هەبوو، بەڵام ئەمجار زیاتر ڕوبەڕووی واقعیەتی کۆمەلگای کوردی ئەبێتەوە. خۆی ماوەیەک ئەندامی چریکەی بۆ دوایی لیاندا دەبڕێت. ئیدی زمانی شێعری جەلال لەم قۆناغا دوای شۆڕش 1970 لە ئێرانە زمانی شێعری جەلال لە فارسیە و دەگۆڕێ بۆ کوردی و تێکڕای کار و بەرهەمەکانی چ چیرۆکەکانی، چە وتارە ڕەقمە ئەدەبیەکانی، چە کاری ڕۆژنامە نووسیەکەی و چ شێعرەکانیشی هەمووی بە زمانی کوردی دەنووسێت. تۆ نازانی لە کام لاوە لەم دۆزەخە تەنیایەدا لاشەت دابێژ دەکەن کە شێری دووەمی جەلالی مەلکشا کە ئەم قۆناغی دووەمیەتی کە بە زمانی کوردی دەینووسێت، خەونەکانی هەموو کوردیە. لەو ئازارەی کە باسمان کرد خۆویست و داسەپاوەکەی نیشتمانە بێ نیشتمانە بۆ خۆی باسەکە کە شوێنێک شک ناباکە تەرمەکەی خۆی تێدا بنێژێت. یەک شتی تر لە شێری جەلال مەلکشا داوەیە کە من نامەوێت لەسەر ژیان نامەوانێت چونکە کە عەبدوڵڵا دوای باسیەکە هەندێک شتی هەیە من لێ بورم چونکە با باسەکە زۆر لێک نەچێت. ئەو ئازارەی کە باسم کرد سێ شتە لە شێعری جەلالی مەلکشا، یەکیان مردنە، یەکیان تەنیاییە، یەکیان نیشتمانە.